یارمەتیدانی ئەو کەسانێک کە لێ قەوماون، کار ئاسانکردن بۆ گەڕانەوەیان بۆ شوێنی خۆیان. چەند کەس شوێنی خۆی بەجێهێشتووە؟ بۆ شەڕی تایفی شیعە و سونی عەرەبەکان بەجێیانهێشتووە. لە سووریاوە خەڵکێکی داما و بەجێهێشتواتەوە بۆ باشووری کوردستان. خەڵکێک لە ئێرانەوە هاتووە بۆ ئەمدی و بۆ کاسبی. بەنگلادیشیەکی مسلمانەوە هاتووە لەو شارەیەوە ئیشەکە. جەژن و نەگەڕاوەوە لای ماڵ مناڵەکەی خۆش. یعنی چەند ئەجرێکی گەورەیە کە تۆ $50 بخەیتە دەستی. یا ئەمانەی کەوە بێلانە ماونەتەوە لە خێمەیە ئاژین، چەند شتێکی گەورێت تۆ هەوڵ بدەی لە ناو خێمەکەیە بە بلۆک ژوورێکیان بۆ دروستکەی کە بیان پارێزە لە لافاو لە باران. چەند مهمە تۆ و چەند برایەکی تر کۆ ببنەوە لەوانەی مزگەوت و ئەهلی خێر مەشروعێک لەم بابەتانە بتوانن ئەنجام بدەن. ئەوانەی کە لێ قەوماون و لە شوێنی خۆیان هەڵکەندراون تۆ بتوانی محاولە بکەی بیان گەڕێنیتەوە. هەیە لە لادەیەک ئەژی بەس لە خێمەیە. ئێ باشە خۆ ئەرچی دروستکردنی هۆدە و هەیوانێکە وەندە شتێکی گەورە نییە کە بتوانین لەگەڵ یەک دوو کەسی ترە ئەم مەشروعی بۆ بکەین. یان کۆمەڵی خەڵگەتوانە کۆ ببنەوە بیرێکی ارتیوازی لێدەن بۆ ئەم خەڵکە هەتا ئاو بەردەوام بێ پاداشی ئێوە هەر بەردەوامە.